بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش كبراني برز وخوش بيست خوش حالم أمرش بيتان شاد بموا خوش بيستكانم أمر حزم كر لسر سي بابتا قصي بكم بويك إيما أو موضوعاني كلا رابردو باس ما كرت 16 حلقة ما بريك لما حفظة يميانا كومالك باسمان وروجاند كومالك پردەمان لەسەر شتە شاراوەکان هەڵدایەوە کە ئێستا کە زۆر بە ئاسانی پێم وایە ئەوانەی کە ئەو 16 دەرسێ لەگەڵمدا بوونە لەگەڵ بابەتەکانی ترە پێم وایە کەمیان زۆر درکیان بە هەموو گۆڕانکاریەکان کردووە و ئەشزانن کە لە داهاتوودا پیلانەکە بەرەوکوێ هەنگاو ئەنێت بۆیشە بە چاوکراوانە تر لەو مۆزوعەکان ئەڕوانن بۆیشە ئەڵێم پرسیارەکەم یەکەمیشی لە بابەتەکە ئەوەیە یەکەم هەنگاوی گۆڕانکاریەکان چییە؟ ئایا هەرکەس لە ڕێگای خۆیەوە وەڵامی ئەوەی داوەتەوە کە وەکو پرسیارێک نووسیمە یەکەم هەنگاو چییە؟ طبعاً یەکەم هەنگاوی گۆڕانکاریەکان درککردنە هەستپێکردنە بەوەی کە چی لە نێو ماڵەکەم لە نێو عەقڵم لە نێو وڵاتەکەم لە نێو حکومەتەکاندا ئەگوزارێت هەتا درک بەوە نەکەیت قەت داوای چارەسەر مەکە. هەر وەک دکتۆر تا ئیشاعەت نەگرێ فەحست بۆ نەکات ناتوانێت دەرمانت بداتێ. چەندی کەس پرسیاری ئەوە کات ئەی حەل چییە چارەسەر چییە؟ بێگومان هەتا ئێمە چەندی جار وتومە هەتا ئێمە وەکو تاقیگا یەکەمیشت کار نەکەین هۆشیار نەبینەوە هەست پێ نەکەین درک پێ نەکەین ناتوانانی هەنگاوێک بنیت لە کاتێکە نازانی نەخۆشیەکان کێشەی تاک و خێزان و کۆمەڵگا و منداڵی لەدایک نەبووش لەکوێ هەڵئەقوڵێت. بۆیشە وەکو ئەوە وایە ئەگەر بێت درکمان بە کێشەکان نەکرد بە سەرچاوی کێشەکان نەکرد وەکو کەسێک شێرپەنجەی هەبێت بچێتە لای حەلاق سەری چاک بکات بڵێ لەوێ عیلاجەکەم هەیە بەسەر چاکردنێک یان بچێت لای خەیاتێکە قاتێک بەڕادان بدا بڵێ وەڵی عیلاجەکەم لای خەیاتیان لای حەلاقە لە کاتێکە شێرپەنجە چ عیلاقی بە حەلاق و خەیات و نەزار و حەداددا نییە. ئەم مەوزوعەش بە هەمان شێوە وایە ئەبینین ئەمڕۆکە بەداخەوە کۆمەڵە خەمخۆر کۆمەڵی خەڵکانێک ئەوەی لەو پێگەیەکی ئاینی هەبێت پێگەیەکی خوێندەواری هەبێت یان پێگەیەکی سیاسی ئابووری هەبێت هەر یەکە و لە ڕێگای خۆیەوە ئەوێت چارەسەری کێشەکان بکات یان پەنجە خاتە سەر کێشەکان بەڵام هیچیان پەنجە ناخەنە سەر چاوەی کێشەکانە. بۆ چونکە ئەوانەی کە لەو پێگانە ئیشەکەن 99 هەمووی پەروەردەی دەستی قوتابخانە و مێدیایەکان بۆیشە هەموو جیهان با بڵێن سەرمایەدارەکانی جیهان هەمووی خاوەن مێدیایە و پارەیەکی زۆری سەرفەکەن بۆ مێدیایەکان لەگەڵ ئەوەشە حکومەتەکانیش کە لە ژێردەستی خۆیاندانە پەروەردەی قوتابخانەکانیش لە ژێردەستی ئەواندایە بۆیە جیلێک دێتە ئاراوە خەڵکانێک لە ماڵەکانیشە پەروەردە ئەکرێن بۆ ئەوەی کە ئەوانەی ناتونێتە ناو قوتابخانەکانە لە نێو ماڵەکانی خۆیاندا چاواشە بکرێن پەردە بە چاوێندا بدرێت ئەوەی کە حەقیقەتە نەبین و نەبیسن. ئەمەش گەورەترین کێشەیە و سبحان الله لە قورئانیشە چەندین جار دووبارە بۆتەوە بەوەی کە خوای گەورە هەڕەشە لە مرۆڤەکانەکە لە ئێمەی مرۆڤ بەوەی کە ئێمە عەقڵی خۆمان ناخەینە گەڕ چاومان هەیە پێ نابینین گوێمان هەیە پێ نابیسین دڵمان هەیە پێی بیر ناکەینەوە عەقڵمان هەیە بیری پێ ناکەینەوە ئەمە بەڕاستی گەورەترین هەڕەشەیە. خوای گەورەکە ئافەرمێ بۆیە ئەڵێم با درک پێ بکەین بۆی کە لەو هەڕەشانە ڕزگارمان بێت کە خوای گەورە ئافەرمێت وەلەقەد ذەرەئنا لجەهەنەمە کەثیرا من الجن والئینس. بۆ خوای گەورە کۆمەڵێک لە زۆرێک لە مرۆڤەکان و لە جنەکانی ئەخاتە نێو جەهەنەمە بەو هۆکارانەوە بزانە لهم قلوب لا يفقهون بها دڵیان هەیە بەڵام پێ بیر ناکەنەوە ولهم أعين لا يبصرون بها چاویان هەیە بەڵام پێ نابینن ولهم آذان لا يسمعون بها گوێچکیان هەیە بەڵام پێ نابیسن بزانە ئەولئیکە کەالئەنعام
خی گەورە فەرمی ئەم جۆرە مرۆڤانە وەکو ڕەشەوڵاغوانە. علم ئەڵێت هەموو بوونەوەرەکان یەکن تەنها مرۆڤ و جن جیاوازە. مرۆڤ با بڵێن بە تایبەتی مرۆڤ جیاوازە. ئەوەی کە مرۆڤ جیا ئەکاتەوە لە بوونەوەرەکانی ترە لە ڕەشەوڵاغ لە مەڕ و بزن و مانگا و وشتر و ئیتر شێر و پڵنگ و دڕندەکان ئەوانەی کە هەیە لە ئەنعامەکان و لە بوونەوەرەکانی تریشە ئەوەیە کە ئێمە بیرەکەینەوە. ئەو پێشەوەی ئێمە مێشی ئێمە بیرەکاتەوە. هیچ شتێک وەرناگرێت ئیلا یەکەم چت بیری لێکاتەوە ئینجا خەزنیەکات ئینجا قسەی لەسەرەکات. ئەگەر وامان نەکرد ئەو بیرکردنەوەی خۆمان ئیش پێ نەکرد ئولائیکە کەل ئەنعام ئەوانە ڕەشەوڵاغ هیچ جیاوازیان نەمەتەوە کە مرۆڤ عەقڵی پێ بیر نەکردەوە ئێمە بە بیستن و بینینە ئەبینین ئەبیسین ئێستا بیری دەبی بیری لێ بکەینەوە. بۆشە خوای گەورە فەرمێ ئولائیکە هم الغافلون ئەمانە غافڵن. کەواتە مرۆڤ نابێ غافڵ بێت. مرۆڤ نابێت چاو و گوێچکە و عەقڵی ئیش پێ نەکات. ئەکەوێنە بەر هەڕەشەی پەروەردگار. ئەمە زۆر ناخۆشە. بچی بۆ قوتابخانە خوێندەواریشت نەبێت. سەیری تەلەڤیزیۆن بکەی و تێنەگەیت. ڕۆژ بە ڕۆژ ڕسومات گران بێت. ئاو کارەبات گران بێت. معاشت ببڕێت. دۆلار ناو جیرفانیدا بێت تەزویر بێت. حکومەتت دەست و پێی ببەسترێت. گەنجت لێ سەربۆش بکرێت. خەڵکی مەشغوڵ بکرێت. تەلاقت مەحکەمەکان پڕ بکات. خێزانداری سست بێت هەڵوەشێتەوە پەروەردە نەمێنێ ئێشتاش درک بەوە نەکەین. بەڕاستی ئەمەیە ئولایکە هم الغافلون. بەڕاستی ئەمانە زۆر غافڵن. ئەمانە غافڵن. ئەمە هەڕەشەیە بۆ چییە؟ بۆ ئێمەی مرۆڤە. ئەلم نەجعل له عینین وەلیسانا وەشەفەتەین وهەدەیناه النەجدەین. خوای گەورە لەگەڵ ئێمەی مرۆڤیت چاوم پێ نەدای لێوم پێ نەدای کە بخوێنیتەوە پرسیاری لێ بکەیت قسەی پێ بکەیت زمان کاک پرسیار بکە. وهەدەیناه النەجدەین چەپ و ڕاستی خۆی نیشان نەداینە. چەپ و ڕاستی یابڕنی ژیان نیشان نەداینەوە چ باشە چ خراپە. ئەمە قورئان ئەمە کتێبە ئاسمانەکان ئەمە پێغەمبەران عەلەیهیم سڵات وەسەلام ئەمە ئامۆژگاریەکان. بەڵام ئێمە کە نەخوێنینەوە ئێمە کە نەبیسین ئێمە کە نەمانوێ فێر بین هانکە خوای گەورە فەرمووی ولەکن ئەکثەر الناس للحق کارهون. زۆربەی زۆری خەڵک ڕقیشان لە حەقە. سبحان الله. حەقیان بۆ باز بکە حەزەکەن مسیان بۆ لە ناو گوێچکەیدا بتاوێنێ بەڵام حەق نەبیسن. ئەو مەوزوعانی کە باسمان کرد خۆشەویستەکان هیچی بوختان نەبوو. هەمووی ئامارە هەمووی دەلیلە. بەڵام بۆ ئێمە نابینین ئەدی باشە بۆ غەمی لێ ناخۆین ئەدی باشە بۆ هەوڵ نادەین چارەسەری بکەین. بەڵام کە باسم کرد ئێمە درکمان پێ نەکرێت تا چارەسەری بکەین. باشە چەند کەس لەو کەسانی کە خوێندەوارن لە قوتابخانەکان چەند ئەوان لە زانکۆکان خوێندویان چەند ئەوانەیە کە دکتۆرا و مازستێرە هێناتەوە لەسەر ئەو بوارانەی کە تێیدانە درچیان بەو مۆزوعانە کردووە. ئەگەر درچیان پێکردووە بۆ باسییان نەکردووە. ئەگەر باسییان کردووە ئەکوانێ کۆڕ و سیمینارەکانیان کوانێ لایفەکانیان کوانێ دەرسەکانیان ئەگەر باسییان کردبێت زۆر بە زەعیفی باسییان کردووە. بۆیە بینی هەم خەڵکی ئەمڕۆکە 1990 بینم درێک بۆ مۆزوعانە ناکەن ناشیانەوە بزانن ببیسن. کاتێک کە ئاچنە بەردەم پەروەردگار خوای گەورە ئەفەرمێ ولا يؤذن لهم فيعتذرون. هیچ عذرێکیان لێ قبوڵ ناکەم. مادام خاوەن گوێچکە بووی خاوەن چاو بووی خاوەن عەقڵ بوویت مادام مرۆڤ بووی مادام هۆشت هەبوو با بڵێن مەجنون نەبووی وهەدەیناه النەجدەین چەپ و ڕاستی خۆت لێک زیا کردەوە زاین چ باشە چ خراپە ولا يؤذن لهم فيعتذرون. هیچ عذرێکیان لێ قبوڵ ناکەم. ئاید باشە مە چاوەڕێت چیەکەین مادام نازانین مادام تا ئێستا نەمانزانیوە و ئێستا درکمان پێ نەکردووە. باشە مادام کەواتە کاتی ئەوە نەهاتووە تەلەڤیزیۆنەکانی ماڵەوە بکوژێنینەوە بۆی کە هیچ کەس چاوەشەمان نەکەن. کاتی ئەوە نهاتووە کتێبەکانی قوتابخانەکانە فڕدەینە دەرێ و پەلاماری کتێبەکانی دەرەوەی قوتابخانە بدەین بۆ ئەوەی تێبگەین و پێ بگەین. کاتی ئەوە نهاتووە. کاتی ئەوە نهاتوو کە ئاعتراف بکەین کە ئێمە خوێندەواریمان نییە مادام درکمان بەو هەموو کێشانە نەکردووە. هەموو ڕۆژە ئاهوناڵی خەڵک ئەڵێ ئەمە گران بووە ناشزانین سەرچاوی کێشەکان لە چییە. عەریزە چییە لەسەر خەڵک گران کراوە. یعنی وەرە ئەویش کراوە بە کەرتی تایبەت کێشەوە نێ کرا بەکراک بەس بۆ درکمان پێ نەکردووە. نازانین سەرچاوی کێشەکان لە چێندرە. عیبەکە لەوێن دەردایە. عیبەکە لەوێن دەردایە ئێمە درکمان پێ نەکردووە. وڵات داگیر کرا وڵات بە کەری تایبەتی کرا وزە فرۆشرا وڵات قەرزدار کرا چەندین جیل لە دایک بێت ئەبێ ئەو قەرزە بداتەوە بەدڕەوەشتی زیاد بوو دیسکۆ زیاد بوو خراپەکاری زیاد بوو تەلاق زیاد بوو هەتا ئێستا درکمان پێ نەکردووە.
هەمووشمان طبعا بەتمای بەهشتین ها هەمووشمان لە خوای فیردەوسی ئەعلا سەرەوەی ناوەڕاستەکەشمان ئەوێت بەچی لە کاتێککە درکمان بە کێشەکان نەکردووە ئەخر بۆیە خوای گەورە سەیرکە کە خوای گەورە ئەفەرمێ قل هل ننبئكم بالأخسرين أعمالا پێڕانەگەێنم زەرەرمەندترین کەس چێ ناو کەسان الذين ضل سعيهم في الحياة الدنيا وهم يحسبون أنهم يحسنون صنعا خەڵکانێکن کردارێک ئەنجامەدەن یاخود شتێک ئەکەن و ئەزان ئەم شتە باشە ئەم شتە ئەم کەسە لەسەر عەقیدەیەکی پاکە لەسەر ڕێگایەکی ڕاستە بەڵام ئەخسەرینە ئەعمالەیە زەرەرمەندترین کەسە بکەسە بۆ چونکە عەقڵی خۆی نەخستەگەڕ بە دوای عەقڵ کەوتووە بە دوای نەقڵ نەکەوتووە لەوانەیە ئێستا بڵێن ئەمە بۆ کافرەکانە باشە چێ ناڵێ ئێمە ئەو هەموو ئایەتانە کە باسی حکمڕانی و باسی ڕیبا و باسی هینان و بردننی ڕیبا و توجارەت و ئەو شتانە کات کە وڵاتی لەسەر بنیان دراوە کە سین و ئەمریکا ئەمڕۆ لە ململانەدانە بۆ ئەم کێشانە بۆ ئەوی کە وڵات قۆرغ بکەن جیهان قۆرغ بکەن وزەی سەرزەوی داگیر بکەن ئێمە تا ئێستا درکمان پێ نەکردووە و هەوڵش نادن ئەم ئایەتانە تطبیق بکرێت لە نێو خودی خۆماندا نەک لە نێو خودی وڵاتەکەماندا وەرە ئەمڕۆکە چەندین ئەو کەسانێک کە پێگەیەکی ئاینیان هەیە لە نێو ڕیبایە ئەشزانی ڕیبایە بۆشمان ڕوونکردێتەوە کە ئەمە ڕیبایە لە نێو کۆمپانیاکانە کارەکەن بەڵام لەبەر ئەوەی قازانجی خۆی لە نێو ڕیبادایە ئەستەم لە ئابدە ئاەتانە ئیمالە کاتن و سوڕش ئەزانێت کە ئەمە ڕیبایە ئەیکات لەسەروانەی کیونێت و لەسەروانەی یونیک فاینانس و فۆڕێکس و ئەو کۆمەڵێک ئەو کۆمپانیای کە پەیدا بوونە هەر هەمووشی بڕۆ ئەوەی کە پێگەی ئاینی هەیە لە تێدایە و بەشداریشن لەو بڵقە ئابووریانە کە لە زەوی ئەگوزارێت و بەشدارێکن لەو سیستەمە هەڕەمیەی کە هەموو دنیای داگیر کردووە کە ئێستا دوو بەرانی شاخداری وەکو سین و ئەمریکا لە ململایاندانە بەوەی کە چیان بتوانن زۆرترین جێگا داگیر بکەن بە ڕیبا بەس بە ڕیبا ئاگادار بن بەو کۆمپانیانە بۆ بانکانی کە دایان مەزراندووە سەیری بکە سین ڕووی لە ئەفریقا کردووە زۆری تووشی قەرزێکی زۆری کردنەوە بەو قەرزە قورجی گرتوونە چەند وڵاتێک کەوتونەتە ژێڕەکەفی ئەوەوە وڵاتەکانی ئەمریکای لاتینی بە هەمان شێوە ئێستا قەرزێکی زۆری ئەمریکان سینن نزیکەی 2 تریلیۆن 800 میلیارد تقریبا قەرزداری ئەون بەو قەرزە ئەو وڵاتانی داگیر کردووە ئەمریکا سەیری بکە ئەوڕۆپا هەموو قەرزداری ئەون بەخۆشی قەرزداری ئەڵێن کۆمپانیا بانکانی ئەو جیهانیەکانن و لەگەڵ وڵاتەکانی خەلیج و عێراقا هەم لە ژێردەستی ئەمریکادانە ئەو ئێوە لە ئەفریقاوە بێتن بەرەو ئاسیا ئەو ئێوێتن لە ئەوروپا بەرەو ئاسیا بکشێتن و ئیتر ئەمە لە ململانێدانە باش ئێمە هەدرکمان بۆ مۆزوعانە کردووە یەک پرسیارتان لێ بکەم لە قوتابخانەکانە فێرکراوین چێ بەحسی لەسەرەوە نووسیوە چێ ماجستەری لەو مۆزوعە هێناوەتەوە چێ دکتۆرای لەسەر تەزویری دۆلار هێناوەتەوە چێ درکی بۆ کە دۆلار هەر تەزویرە کە کاغەزێکی بێنرخە چی ئەیزانی کەڵێن تەزویرێکی وازانین کە مەبەست مەوێ بەخۆ کۆپیەکرد نا مەبەست کە زێڕی لەگەڵدا نەدراوە چی ئەیزانی دەوەرە یەک بەحسم بۆ بینە لەسەرەوە نووسرا بێت نەنووسراوەت هەر ئەوەندە بۆ معاشەکە وڵا ئەلحەمدولە دکتۆرا وەرگرتو بۆ معاشەکەوتەوە نەک بۆ عەقڵ بۆچی بۆ معاش بۆی کە لە زانکۆیەکە وەربگیرێتن و معاشەکەی باش بێت و سیارە لێ بخڕێتەوە بڕاویستکەنە نەک بۆ ئەوەی کە کۆمەڵگا ڕاست بکاتەوە ئەگەر کۆمەڵگا ڕاستکراوەتەوە بۆ خەڵکە کەس درێک بۆ شتان ناکات کە دۆلارەکە ناو جیرفانی تەزویرە وڵاتی پێداگیر کراوە ڕۆژ بە ڕۆژ وڵات ئەکرێت کەرتی تایبەت و بەرهەمە ناوخۆیەکان هەمووی فرۆشرا هەمووی وڵات توش خەرزداری کرا ئەمە بۆ درک پێ نەکراوە لە ئەمریکاوە باسەکەم هەتا ئەوروپا بەڵام ئێمە کە کوردین با باسی وڵاتی خۆمان بکەین با باسی ئێمە کە وەکو موسڵمان با وڵاتانی خۆ ئیسلامی باز بکەین ئایا چەند درک بەو مۆزوعانە کراوە زانین چەند وەئولایکە هوم الغافلون بەڕاستی ئەمانە غافڵن هەمومان غافڵین بەڕاستی هەمومان غافڵین کێشەکە لەوەدایە ئەمە لە دنیادا درکمان بەوە نەکرد یعنی لە قیامەتی ئاگادار بە هەمان شێوە بەو کوێری حەشرەکرێن ئەگەر ئێمە بە خۆمان دانینەوە بۆ چونکە ئێمەی مرۆڤ پێویستە ئێمە ڕاستیەکان بدرچێنین و پێویستە لە دوای ڕاستیەکان بڕۆین و پەیڕەوی بکەین و بیستە پێێنین لە نێو وڵاتەکان و لە نێو حکوومەت و لە نێو پەرلەمانەکان و لە نێو وڵاتی خۆمە لە نێو جیرفانەکانی خۆمان هەرنە لە نێو ماڵەکانی خۆماندا بەڵام کە درکمان پێ نەکرد بێت بێگومان ئێمە لە عقارێکی ترەوە لە قاڕێکی ترەوە یاریەکەین و ئەسلی مۆزوعەکانش لە قاڕەیەکی ترە ئەمەیە کێشەکان کەواتە بەڕاستی ئەبێ ئێمە پێش هەموو شتێک بزانین ئێمە لەکوێی ئەم ململانە جیهانیە داینە
کە ئێستاکە پیلانی بۆ داڕێژراوە بۆ چەندین ساڵی دی و لە داهاتوودا چی لە نەوەکانمان بکەن، چی لە منداڵەکانمان بکەن، چی لە حکومەتەکان بکەن و چۆن بتوان وزەی سەرزەوی داگیر بکەن. زۆر کەس پرسیاری ئەوە شکات ئەڵێ رووسیا و سین لەکوێ دەری ئەو ململانێنە دانا. بێگومان سینیش تقریبا 8 تریلیۆن دلاری قەرزداری سندوقی نەقدی دووەلی و بانکی دووەلیە لەگەڵ ئەو بانکانەی کە لە نێو وڵاتەکەی خۆشی داهەنە کە زۆربیان سەر بە بانکەکانی گۆڵدمان سایکس و با بڵێن بانکەکانی ترت دانە وەکو لێمان بڕادەرز و ئەوانە. ئەو بانکانە قەرزیان داوە بە ئەڵمانیا، بە فەڕەنسا، بە ئیتالیا، بە سین، بە رووسیا لە ساڵی 1991ەوە لە سەردەمی یەلتسنەوە ئەو کاتە ئەوش تووشی قەرزێکی زۆر نەبووە، بەڵام تقریبا تریلیۆنێک هەندێک قەرزدارە سوی قەرزەکەی ئەو لە ساڵی 90ەوە دەست پێکات لە سەردەمی یەلتسنەوە لە دوای تاوانەوەیەکێتی سۆڤیەتە. بۆیە قەرزەکەی کەمترە لە چاو وڵاتەکانی ترە، بەڵام بە هەمان شێوە ئەویش بێبەش نەبووە لەو قولابەی کە لە مەڵاشووی لە دەمی کراوە. بەڵام رووسیا هەندێک شتی باشی هەیە کە توانێت ململانێ لەگەڵ ئەمریکا بکات، بەوەی کە یەکەمیش لە جەماعەتی ئۆپێک دانیە، لە گڕۆپی ئۆپێک ئەو وڵاتان ئەو 13 وڵاتەی کە نەوت ئەفرۆشن، وڵاتەکانی نەوتیان هەیە کە جەماعەتی ئۆپێکیان پێڵێن ئەمانە پێترۆل بە دۆلار ئەفرۆشن، ئەمانە بەڵام رووسیا لە نێو جەماعەتی ئۆپێک دانیە هەموو کاتێک ئەتوانێت ئەو نەوت و غازەی کە هەیەی کە زۆربەی غازی ئەوروپا لە رووسیاوە دابین ئەکرێتن و زۆر بەشی بۆڕیەکانی نەوت بە رووسیا دادێت. کەواتە با بڵێن رووسیا ئەتوانێت قورجی ئەوروپا بگرێت بەو نەوت و غازەی کە لە وڵاتەکە هەیەی و یاخود بە وڵاتەکەی داتی ئەپەڕێت، ئەو کات ئەتوانێت بڕیار بدات نەوت و غاز بە ڕۆبل بفرۆشێ بەو دراوەی کە هەیەی هیچ کە بە دولار نەفرۆشێ. بۆی ئەمە چەکێکی باشە بەدەست رووسیاوە بۆ گوشارخستنە سەر ئەمریکا، بەڵام ئەمریکا لەولاوە قورجی گرتووە بۆی کە قەرزدارە باشە، کەواتە هەردووچیان دەستیان لە قورجی یەکتر ناوە بۆ هیچیان ناتوان لە یەکتر تۆن بکەن. لە هەمان کاتیشدا رووسیا سەنەداتێکی یەکجار زۆری ئەمریکی کڕێتەوە کاتوانێت هەموو کاتێکە لە بۆرسەیە بەکاری بێنێتن و سەنەداتی ئەمریکی بفرۆشێتەوە بەو نرخی کە بەخۆی ئەوێتنەوە کاتە خەڵکی سەنەداتی ئەمریکا ناکرێتەوە، بۆی کە ئەمریکا تووشی قەیرانێکی زۆری بودجە بووە، یعنی بودجەکەی زۆری نەقسی هەیە، نەقسی بودجەی هەیە کە زیاتر لە 1 تریلیۆن ساڵانە نەقسی بودجەی بۆ پەیدا بووە لەو 2-3 ساڵی ڕابردوو بە تایبەتی ئەم ساڵ زیاتریش، کەواتە لێکوانەدا سەنەداتی هەیە و لە هەمان کاتە لە جەماعەتی ئۆپێک دانیە، بەڵام لە هەمان کاتدا ئەمریکاش قورجی گرتووە بۆ قەرزەی کە لە سەریدایە. سینیش بە هەمان شێوە بێگومان سین بەڵام قەرزدارە، بەڵام یەک بژاردەی چەکی زۆر بەهێزی بەدەستەوەی ئەویش پارەکەی بە دۆلار نەبەستراوەتەوە وەکو پارەی عێراقی، وەک پارە لیرەی تورکی بە دۆلار نەبەستراوەتەوە، بۆیە چەندی بیەوێت ئەتوانی کۆپی بکاتن و دە بەرامبەر ئەو گەشەیە کە لە وڵاتەکەی خۆیدا ئەی کات. بۆ یەکە ئەبینی ئەمریکا هیچ هەرگیز ناتوانێت گوشاری دارایی بخاتە سەر سین، بەڵام ئەتوانێت جم و جۆڵە بازرگانەکانی وشکات یاخود گوشاری بخاتە سەر لە هەندێک ڕووی ئابوووریەوە نەک لە ڕووی داراییەوە. ئەمانە کۆمەڵی ئەم کێشانە ئاگادار بن، ئەمانە ئەو کێشانە پەیوەستە بە تاکتاکی ئێمە بەوەی کە لە نێو ماڵەکانمان ئەگوزرێت، لە نێو حکومەتەکانمان ئەگوزرێتن، لە نێو حیزبەکانە ئەگوزرێت، بەڵام ئایا کەسمان درکمان بەو مۆزوعانە کردەوە یان نەپرسیارەکە لێرەدایە. درک نەکردن گەورەترین موشکیلەیە هەم لە دنیادا هەم لە قیامەتدا، کە بۆیشە ئەبینین نەوەکو تاک، نەوەکو حیزب، نەوەکو گڕۆپ، نەوەکو وڵات ئەسنەوە ئابەدەن لە وڵاتەکانی خۆمانە عەقڵیان بەو شتە نەشاوە بۆی کە کار لەسەر ئەم بابەتە بکەن، هەرنا دراوێکی سربەخۆ کۆپی بکەن کە نەبەسرابێتەوە بە دراوێکی تر وەکو دۆلار، بۆی کە بتوانن بڕیارێکی سیاسی بۆ خۆیان بدەن. بۆیە هیچ شتێک بەدەستی ئەم حکومەتانە نییە کە دراوەکەیان بە دۆلار بەسراوەتەوە. ئەردۆغان یەک تۆ زمان درێژی کرد با بڵێنە بەرامبەر ئەم کۆمپانیا بانکانەدا، یەکسەر یەکەمی شت ئینقلابیان بەسەردا کرد بەڵام سەری نەگرت، دووەمی شت دراوەکەیان شکاند هەتا ئێستاکە بەخۆ نهاتۆتەوە، ئێستاکە بینی دراوەکەی ڕۆژ بە ڕۆژ دائەبەزێت. باشە کەواتە ئەم مەسەلەی دراوە زۆر گرنگە بۆی کە ئەوانەی کە یانەوەی گۆڕانکاری لە نێو کۆمەلگادا بکەن یا ئەو کەسانێک کە ئازان دیندارن کە حسابی قەبر و قیامەتی خۆیانەکەن هەرنا درک بە مۆزوعانە بکەن، بزان وەلا و بەڕا بۆ کوێ دەرببڕن،
ئەمە کێشەکەیە کە بەڕاستی من پەرۆش ئەو کەسانەشمە پێش ئەوان پێش بخۆم ئەلبات چێ نالێم لە کەسێک لەو کەسان نەبم کە عاملەت و ناسیبە نەبم کە ئەوانەی کە کردار و نوێژی و ڕۆژی زۆریان هەیە بەڵام تەسڵا ناڕەن حامیە بەڵام ئەخرێن ناگری جەهەنەمەوە بۆ چونکە لەوانەیە ئەگەر ئێمە ڕۆژانە توێژینەوە لێکۆڵنەوە نەکەین لەوەی کە چ لە جیهاندا ئەگوزارێت لە ڕووی ئابوووریەکەیەوە لە ڕووی سیاسیەکەیەوە لە ڕووی عسکەریەکەیەوە ئەو کاتە من ناتوانین بەڕاستی بڵێن ئێمە موحیدین یەک تاپەرستین ئەمە هەڕەشەیە هۆشداریە بۆ هەموو مرۆڤەکان بۆی کە ئێمە عەقڵی خۆمان بخەینە گەڕ بۆی کە ئەو جیاوازی ئێمە وەکو مرۆڤ لەگەڵ بوونەوەرەکانی تر هەمانە کە بیرکردنەوەیە وردبوونەوە توێژینەوەیە ئەگەر کردمان ئەو کاتە لێک جیاوازیەکەمان وە دەرئەکەوێت و حەقی مرۆڤبوونی خۆمانداوە بۆی کە لە جیاوازیەکان لەگەڵ بوونەوەرەکانیدا ئێمە جیابوونێتەوە بۆی کە ئێمە بیرەکەینەوە بۆ ئینسان بەڕاستی ئەبێ غەمی ئەو ئاەتانی لەبەر بێت بۆی کە لەسەر ڕێگای ڕاست بڕوات کاتێک چونە بەردەم پەروەردگار نەڵێن تالله إن كنا لفي ضلال مبين بەڕاستی ئێمە زۆر گومڕاو سەر لێشەوا بووین ئێستا دوور نەچین يعني ئەو کەسانەی کە لەو دەرسانەدا ئاشنانە ئەبین زۆر درک بەوە ئەکەن کە بەڕاستی پەردەیەکی ڕەش لە بەرچاویاندا بوو کە ئێستاکە لاکەوتووە کەوات ئەو هەر لە دنیادا وتمان تالله إن كنا لفي ضلال مبين بەڕاستی ئێمە زۆر گومڕا بووین ئەم ئاەتە لە قیامەتەوە ئاڵێن بەڵام ئایا لەو دەرسانە وەمان نەوتوە لە دنیادا وەماوتوە بۆ چونکە چاومان کراوە ئێستا زانین کە چی ئەگوزێ لە جیهاندا بۆیە خۆشەویستەکان ئێستا کە بە ئێمە بەچاوی ئەوانەوە سەیری نێو قوتابخانەکان بکەین نێو زانکۆکان بکەین سەیری سەر شەقامەکان بکەین سەیری نێو ماڵەکان بکەین بزانین ئەوان بە چ چاوێک سەیری ئێماکەن چۆن خوێندنەوە بۆ ئەو سەردەمی خۆمانەکەن بۆی کە بزانین تاخوا ئەوان بە چ چاوێک سەیری ئێماکەن وەکو مەسەلەکەی ئەوکەم دێتە بەرچاوی ئەڵێ کە مەسەلەی ئاغا و پازەکە مەڕەکانی وتی لە گوندێکە ویستیان مزگەوت دروست بکەن ئاغاش گوتیەوە چی دروستەکەن وتی مزگەوت چێگوتیەوە جێگای عیبادەتەوە و خواپەرستێدا ئەنجام مەدرێ خەڵک خڕەبێتەوە کۆ بێتەوە وتی ئەجاوە زیانی ناوی بۆ پەزەکانی من بۆ مەڕەکانی من وتیان ناقوربان ئێوتی مادام بۆیان دروست بکەن و بە چیان پێویست بوو ئەمە لە خزمەتیان دای بۆیان گەورەکەین گەورەتەی شەکەین و چیمەتۆ بلوکەشی عادی ئێمە بی دوایەکە یەکیان چۆ سەربانەکەی کە تاویان کردەوە چی بۆ چۆ سەربانەکەی وتی ئەمە جێگای بانگدانە بانگەنی وتی بانگ چییە وتی ئەمە ئەوها ئەڵێ الله ئەکبەر بانگی خەڵکی بۆی کە بێن کۆ بنەوە نوێژەکە بە جەماعەت بکەن وتی ئەم بانگدانە زیانی نابێ بۆ پەزەکانم وتی ناقوربان حس زیانی نییە بۆ پەزەکانت ئەگو دەمادەم سەماع و مکەبیڕەشیان بۆ دروست بکەن و چیان پێویست بوو بۆیان دابین بکەن ئەم مەوزوعی ئەمڕۆکە ئەم با بڵێن سیستەمە ئابووری و سیاسیە تەمان کەڵێم سیاسەکە کەڵێ ئابووری تەمان ئابووری بزوێنەری هەموو حکومەتەکانە یان هەر حکومەتێکە و هەموو خێزانێکیشە تەمان کە تو ئابووریەکەت نەبوو خێزان بەچی ئەگوزارێت حکومەت بەچی ئەگوزارێت ئێستا کێشەی کوردستان چییە کێشەی عێراق چییە کێشەی لوبنان چییە کێشەی یۆنان چییە ئەو وڵاتانە کە هەموو ئیفلاسیان کردووە ئەمانە کێشەی ئابووریان هەیە کەواتە تۆ چۆن لە ئابووری شارەزە نابیت لە کاتێکا لە نێو ماڵەکەی خۆتە مانگانە چاوەڕێیەکەی تویچی لێ نازانی بەتمای فردەوسی عەلاشی کێشەکە لەوەدایە تالله إن كنا لفي ضلال مبين بابزانین ئەو خاوەن پەزەی کە خەمی پەزەکانی لەبەرە بابزانین ئەم پەزە بکەین بە خاوەن ڕیبا دەرەکانی جیهان خاوەن پیلان دانەرەکانی جیهان بابزانین ئەوەی کە لە نێو وڵاتێکە ئەگوزارێت جات لە ئەمریکا بێت لە ئەوروپا بێت لە کوردستان و عێراق لە هەر وڵاتی لە وڵاتانە ئەگوزارێت بابزانین چونکە ئەمڕۆ هەموو جیان لەسەر ڕیبا ئەڕوات با بڵێن ئەگەر بێت بینە بەرچاوی خۆمان ئەڵێ پرسیارەکات با بڵێن دەجالیەکان ئەڵێ ئەمە چی ئەم بینانە دروستەکەین ئەڵێ قوربان ئەمە قوتابخانەیە ئەڵێ ئەو هەم قوتابخانە دروستکراون و زانکۆ دروستکراون ئەڵێ چیان فێرەکەن با بزانین وڵا قوربان لەوێ فێرە ڕیبایانەکەین چۆن ڕیبا حیساب بکەن حساباتی ڕیبایان فێرەکەین و لەگەڵ بیمەشان فێرەکەین تەئەمین بۆی کە چۆن ئەو شتانێکە هەیتیان ئەو کەلوپەلانێکە هەیتیان تەئەمینی بکەن و فێری حساباتی ڕیبا قازانجی ڕیبا چۆن شەریکەیەک ڕیبا وەرئەگرێت چەند قازانج دەکات چەند زەرەرەکات چۆن ئەم ڕیبای ئەداتەوە ئەویش ئەڵێت باشە ئەدی
ئەمانە کە خوێندوار بوون درێک بۆ ناکەن کە ئەمە حەرامە لە دینەکەیاندا ئەڵێ بەڵێ قوربان بەڵام ئێمە حەرامەکەمان زیا کردوێتەوە باسی ئەو ناکە حەرامە باسی وەکەن چۆن حیساب بکەن ئەیدە باشە مادام درێک بەوە ناکەن و فێری حیساباتی ڕیبایانەکەن دە قوربان دە قوتابخانەیان زیاتر بۆ بکەنەوە زانکۆشیان زیاتر بۆ بکەنەوە بە چ زمانێک ئەیانەوێت زانکۆی ئەمریکی زانکۆی ئەڵمانی زانکۆی فەڕەنسی چ زانکۆیشیانەوێت بۆیان بکەنەوە کەواتە مادام لە منهەجیان لەسەر ڕیبە ئەڕوات بۆیان دروست بکەن تۆ بۆشە زۆرترین قوتابخانە و زانکۆ کرێتەوە شانازی بەخۆیانکەن ئاخری کوڵاوچیان لەسەرەکەن و وڵات تەخەڕوجم کرد و لەسەر چی لەسەر ئەوەی کە لەسەر دژایەتی خوا و پێغەمبەرەکە و شەریعەتەکەی خوای گەورە بەوەی کە ڕیبا و بیمە خوێندوویەتی لەو لاشەوە ئەڵێ ئەدی قوربان بابن ئاغایەکە ئەڵێ ئەدی ئەمانە چنە و نەفەران دانیشتونە بە قات و ڕیباتەوە و هیچ عبایەکیان لەبەرە و لەو لایەش نەفەرێک دانیشتووە ئەڵێ قوربان وەڵا ئەوە دکتۆرای نووسیوەتەوە بەحسێکی نووسیێتەوە بۆ کە دکتۆرا وەربگرێت لەسەر ڕیبا ئەلێ ئەم سیانەش ئیمتحانەکەیەکەن ئەڵێ ئەها یعنی ئەمەی کە لە قوتابخانەکە دەرچووە بەوەش نەوەستاوە مانجستێر و دکتۆرا دێنێتەوە لەسەر ڕیبا و بیمە بەڵێ قوربان ئەلێ بەس ئاگادار مادەم ساقیتی مەکەن بۆی کەمە بیتە پێشەوای میلەتێک بە حیساب خوێندەوارن بە بیتە پێشەوەیان معاشش باشی بدەنێ بۆی کە هەر نەبیکن بە مەحافیز بە قایمقام بە سەرۆ چێگەل لەو وڵاتەی کە پێویستمان پێیەتی بزەبێت ئەمڕۆکەشە بینی هەرچی خوێندەوارە هەمووی لەسەر ڕیبا و بیمە دکتۆرا و مازستێر ئەنووسێتن و خۆشی بە میلادگیری چێ نەدانێت میلادگیری پێغەمبەر صلی الله علیه و سلم زانێتن و لە هەمان کاتیشە فیردەوسی ئەعلای بۆ خۆی داناوە لە کاتێکە ئەو زۆر مەمنونە لە زانکۆکەی بخوێنی پارەش لێ وەرەگرێت خۆیدەوە بەلاش باە چونکە پیاوەتیە لەگەڵ ئەم سیستەمە ئاکرێتن کە ئەم چەواشەکاری بڵاو بکرێتەوە بە جیهاندا لە هەمان کاتە کابرا خۆش بە خوێندەوار ئەزانێ ئەمەیە کە بەڕاستی گوێچکەیان هەیە پێ نابیسن چاویان هەیە پێ نابینن و دڵیان هەیە پێ بیر ناکەنەوە لەو لاشەوە پرسیارشتر دەکاتن کاچی ئاغا ئەڵێ باشادی ئەمە چییە لەسەر شەقامەکانە ئەگوزارێت ئەوم خەڵکارێکە و پەڕۆیەکی لە ملدایە هەرێکە و ڕەنگێکی لە ملدایە ئەویش جواب دێتەوە لە قوربان ئەمە هەڵبژاردنە هەڵبژاردنە پرۆپاگەندەی هەڵبژاردنەکان باسی چیەکاتن خۆ باسی ڕیباکە ناکەن باسی ئەوە ناکەن کە نابێ ڕیبا لە وڵاتە پەرە پێ بدرێت نا قوربان خەمی ئەوە نەبێت کەسیان درێک بەوە ناکەن بەڵکو بە پێچەوانەشەوە پرۆپاگەندەکەیان ئەوەیە یەکی ئەڵێ سیستەمی بانکیت بۆ دێنم یەکی ئەڵێ لە سندوقی نەقدی دووەلی قەرزت بۆ دێنم یەکی ئەڵێ کۆمپانیاکانت بۆ دێنم ئەمە ململانەی سیاسی نێو وڵاتەکەیە بۆ خەڵکانێک کە بە حیساب درچیان بەوە کردووە کە ئەهلی بەهاشتن ئەهلی یەکتاپەرستیشن و خۆشیان بە موسڵمان ئەزان لە کاتێکە لەگەڵ پیلانی شەیتان پەرستەکاندا هەڵس و کەوتەکەن و ئاگاشیان لە خۆیان نییە کێشەکە لێوە دەردەیە ئەڵێ باش مادەم ئەم کارەیان زیانی نییە بۆ پەزەکانم مادەم بە قوربانە لە مێدیاکانە درێغی پێمەکەن لەوەی کە یارمەتیانە بۆی کە ئەمانە سەرکەون لە ڕێگای مێدیاکانیانەوە مێدیاکانمانەوە ئیتر سەر دێخن هەر کەسە کە بیانەوێ سەری دێخن یەک نمونەتان دەبێت ماکرۆن کە ئێستاکە بۆتە وێردی سەر زمانی ئەم خەڵکی ئەمڕۆکە ماکرۆن مدیر باقە لە یەکێک بوو لە مدیر باقەکانی ڕۆتشیلد ئەم کابرایە هەرچی چالاکی و خەباتی نییە بۆ نیشتیمانی فەڕەنسا حتا ئێستا نەیبووە بەڵام چونچی لە یەکێک لە بانکە بەهێزەکانی دنیادا بوو زۆر بە ئاسانی هینایان کردیان بە سەرۆک بەبێ ئەوەی نە میلەتی فەڕەنسا درک پێ بکاتن نە جیهانیش درک پێ بکاتن لە کاتێک ئەو کابرایە هیچ نییە تەنها یەکێک لەو مدیرانەی کە لە نێو بانکەکانی ڕۆتشیلد ئیش کردووە بۆیشە زۆر بە ئاسانی کردیان بە سەرۆک چیان بێ ئەیکەن بە سەرۆک تۆ بڕۆ سەرێت تۆ بڕۆ خوارێ ئەحجار على ڕقعەتی شەتڕەنج ئەم کتێبە بخوێنەوە زۆر بە ئاسانی بۆتان ڕوو نەبێتەوە کەواتە سەرخستنی کەسێکە تۆ لە میدیاکانە سەریکە لێک ئەو کابرای هاتە سەر شاشە تەلەڤیزیۆنەکان و میدیاکانە ئیتر بە پێشی دێخن چونکە مەبەستیان ئەم کەسە بێت بە سەرۆک بۆ چونکە ئەمە ئەو پیلانیان بۆ فراهەم دێنێت بۆ پێش دێخێت کە مەبەستیانە باشە بەڕێزەکانم کەواتە ئەدی پرسیارێکەوە مادەم ئەم هەڵبژاردانە بۆ پەزەکانی ئێمە کێشەیان نییە مادەم بەسەریان بێخن بە ئەم سەرکردانە ئەم کەسان ببن بە سەرۆکی وڵاتەکانە
پرسیارشترێکە خاوەن پەزەکان ئەڵێ باش ئەدی ئەو قەڵەباڵغێت چی لەنێو ئەو بینایەدا لەسەر نووسراوە پەرلەمان ئەڵا قوربان ئەو لێ کۆبوونەتەوە مشتمڕیان لەسەر ئەوەی ئایا قەرز ئەو چەند ملیارێک قەرز بکەن لە سندوقی نەقدی دووەلی قەرز بکەن لیان لە بانکەکانی نێوخۆی وڵاتەکەیدا قەرز بکەن لیاین بەڕاستی ئەندام پەرلەمانەکانیش لەسەرەوە کۆکن بەڵێ قوربان خەمت نەبی مامۆستایەکانیان خاون ماجستێرەکانیان خاون دکتۆراکانیان سەرۆکەکانیان سەرکردەکانیان خەمت نەبی هەر هەمووی لە دەورەی ڕیبا و قومارە کۆبنەوە بەبێ ئەوەی درێک بەوە بکەن کە ئەمە حەرامە درچیش پێ بکەن خەمت نەبی ئەوەندە توانایان نییە دوو قسە بکەن بۆ کۆمەڵگا بڵێن کاکە ئێمە تووشی پیلانێکی ئەو هالە بووینە ئێمە بەرەو داڕمانی ئەخلاقی خێزانی تاک و منداڵ و پەروەردە و وڵات ئەڕۆین و ئەوەشیان نییە ئەگە درچیش پێ بکەن خەمت نەبی سزنەکان ماگەلێک زۆرن هەر بەدەستی جاشەکانی خۆمان ئێمە ئەیان خێنە نێو کونجی سزنەکانیشمانەوە کە خۆشتان نەزان ئێستاکە باشترین قوتابخانە سزنەکانی سعودیانە پڕی عالمی گەورە گەورن ئەوانەیە کە یەک تۆز حەقیان وتووە لە وڵاتەکانی خۆشمان بامووی لامو جێگایك لامو جیانە بڕۆ هەرچی ئەوەی کە تۆزێک درچی بە مۆزوعەکان کردووە یان لە سزنەکان یان کوژراون یان لە مینبەرە هاتوونەتە خوارێ و ئەو مینبەرش کە بزانن تۆزێک ئەزانێت بە چی ئەگوزێت لە جیهاندا سڕیان کردو لێ ناگەڕێ قسە بکات مەگەر ئەم شتانە بەچای خۆمان نابینین بۆیە شەبێ لە نێو پەرلەمانەکان دەڵێ مادام پەرلەمانەکان لەسەر ئەوە مشتومڕەکەن ئایا لە سندوقی نەقدی دووەلی قەرز بکەن یان لە بانکانی ناوخۆ دەتخوا لێ مادام ئەم پەرلەمانیان بۆ زیاتر بەڕازێنەوە قەڵەباڵغتر بکە بە کورسی و مێزەکانیان لەسەر حسابەکانی ئێمە بێت بۆی کە زیاتر لەم گومڕایەدا ڕوو بچن بۆیە شابینی منهەجی نەپەروەردەی قوتابخانەکانمان نەی زانکۆکانمان نەی حکوومەتەکانمان نێو پەرلەمانەکانمان نەهی زۆربەی زۆری مامۆستا و بانخوازەکان و قەشەی مەسیحیەکانیش لەسەر ئەو مۆزوعاندا کەمیان زۆر نادوێن بۆیێت لەبەرچی لەبەرەوەی کە درچیان بەو مۆزوعانە نەکردووە بۆیە یەکەم هەنگاوی گۆڕانکاریەکان درککردنە بە کێشەکان ئەگەر درکت پێ نەکرد بێگومان چون بۆ قوتابخانە بۆ ئەلف و بێ نییە بۆی کە چاوت بکرێتەوە کە چاوت نەکراوە کەواتە سەر نەخوێندەوارە وأولئك هم الغافلون كواتم مادام غافلی بە هەر خوێندەوار بی بار قات و ڕێباتەکە جوان بێت بە هەر جلو بەرگەکەت بەهای گران بێت کەواتە مادام نەخوێندەوارمان زۆرە ترسمان لەوەدا ئایا ئێمەش نەخوێندەوارین یان نا بۆ ئینسان دەبێت ڕۆژانە توێژینەوە لێکۆڵنەوە بکات نەوەک خوا نەخواستێکێک لەو کەسانەی کە لە ڕۆژی قیامەتە بڵێن تەڵڵاهی ئین کونا لەفی ضەلال مبین بەڕاستی ئێمە لە گومڕایەکی زۆر گەورەدا بووین لە ڕێگای تەلەڤیزیۆنەکانیشانەوە ئەبینی بەڕاستی خەڵکیان بە تەواوی چاواشە کردووە ئەوەی کە لە نێو زانکۆ قوتابخانەکانەوە چاواشەکراون ئەو کەسانی کە نەچونێت ئەو جێگایانە لە ماڵەوە ئەبینێتی مەجلیسێکە ماڵێکە کەسێکن کە خاوەن بەڕاستی پێگەیەکی ئاینیشیان هەیە پێگەیەکی خوێندەواریان هەیە هەمویان بەرامبەر تەلەڤیزیۆن دانیش نازڵم چی تەلەڤیزیۆنەکان ناگوزارێت کە ئینشاڵڵا لە زنجیرە باسێکدا ئەو باسێکە دەستم پێکرد لە بەش یەکەم پێشکەش کردوونە بەڵام ئینشاڵڵا بۆتەن پیشانە دەمزان چی ئەگوزێتە تەلەڤیزیۆنەکانە ئەوەی لایفیشە درویە لایفیشی درویە ئێدە هەمومان بەرامبەری دانیش ناگەشتمان لە هیچ نییە ئەمە تیرۆریستە ئەمە ئێڕهابی ئەمە دیکتاتۆرە ئەمە خراپ ئەمە خوێن مژە ئەم بەدخراپە ئەم زاڵمەش ئەم درۆزنە باوەڕی پێەکەین و سوێندی پێخۆین و دەنجی پێدەین و ئەجە بەدڵبی خۆشمان ببێ بە پەنجەبی شادەی بۆ بدەین و پەنجەمانی بۆ مۆر بکەین و شیم بکەین و بچینە نێو پەرلەمانەکانە بە هەر جۆرێک لە جۆرەکان ئەبین خۆشەویستی دەرەبڕین بۆ ئەو کەسانەی کە تەلەڤیزیۆن بە باشی زانی ئەوەی بە خراپی زانی ئەمەش بە خراپی زانی لە کاتێکە 1990 ئەویشی درۆیە هەنەستە سەردەمێکە ئاژین خۆشەویستەکانم کە بەتکەواتە بەڕاستی بۆیە ئەو دەرسم تایبەت کرد بۆی کە ئێمە بزانین لەکوێی ئەو ململایانە داینە بێگومان درێگ نەکردن گەورەترین کێشەیە بۆ دنیا و بۆ قیامەتی خۆماندا بۆیشە ئەبینی خاوەن پەزەکان هەر پرسیارێکات لە غوڵامەکەی ئەڵێ ئەمە چی ئەگوزرێت یەکێ لەو پرسیارانشی ئەڵێت ئەدی باش ئەوە چی ئەو هەم بینایە دروست کراون هەمووی گڵۆپی جوان و ڕازاوەنە ئەوژە لە قوربان ئەو قەرزەی کە لە پەرلەمانەکانە بڕیارن لەسەردا و ئەو سەرۆکەی کە قەول با بڵێن کە وعدیدا کە وڵاتیان پڕی کۆمپانیای بیانیەکان بکاتون و وڵاتیان بۆ بە قەرزداری بکات ئێدی نابی ئەوە شتێک هەبی ئەو قەرزەی پێ بداتەوە ئەم بینایانە کە تۆ پرسیاری لێکەی ئەمە دیسکۆیەکانن مەلهاکانن قومارخانەکانن مەساجەکانن بەدڕەوەشتیەکانن ئافرەتانی ناوشوشەکانن
ئەمە جێگای نێرگەلەکانن و ئەو شتانە تێداکرێت ئەبێ ئەم قەرزە بەم شتانە بدرێتەوە قوربان ئەدی هەدەفەکەش هەر ئەوە نییە ئەدی باش ئەمیش پرسیارە کەواتە ئەوان درک بەوە ناکەن ئەدی ئەوانەی کە دێنە ئەو جێگایانە ئەگەر خێزاندارە خێزای نامێنی ئەگەر گەنجە سەری بۆشە بێت ئەگەر کارمەندە گەندەڵە بێت ئەگەر دەسەڵاتدارە فێرە گەندەڵیە بێت بەڵێ قوربان ئەمەش ئەزانێت کە ئەمە وڵات تووشی ئەم شتانە ئەبێت خێزان هەڵەتەچێت بەڵام لەبەرەوەی حکومەت قەرزدار ناچارە بێ ئەم شتانە زیاد بکە لە وڵاتە کەواتە بزانە وڵاتی بۆ ڕازاندوێتەوە قمار و مەیخانەکانیشی بۆ دروست کردووی لەو لاشەوە وعدی پێداوی کە قەرزت بۆ بکاتن لەو لاوەشەوە سیستەمی کارتێکە و سیستەمی بانکیەکەی بۆ هێناویت هیچی لە عایدی وڵاتەکەی نییە هەمووی بیانیە کە هەموو وڵاتانی بەو نوع داگیر کردووە هەموو جیهان بەو نوع داگیر کراوە ئەویش بۆ هێناوین ئێمەش درکمان پێ نەکردووە و هیچمان هەوڵ نادەین بۆی کە خەڵکی لەسەر هۆشیار بکەینەوە بڵین کاکە چی لە وڵاتەکانمان ئەگوزارێت چی لە نێو جیرفانەکانمان ئەگوزارێت چی لە نێو تەلەڤیزیۆنەکانمان ئەگوزارێت چی لە نێو پەروەردەی قوتابخانەکانە ئەگوزارێت هەر هەمووشان بەتەمای فیردەوسی ئەعلاینە کێشەکەش لێو دەردایە ئەم شتانە تەمان بۆ کەسێکی کافری بێدین هیچ کێشە نییە ئەو کەیفی بۆ مەلەهە و بازاڕانە دێت چکە بەخۆی فاشیلە بۆ ئینسانی فاشیش ئەچێت ئەو جێگانە بۆی کە فاشیل بێت بەڵام ئێمە کەسێک کە ئیماندارین و ئەمان نوێ خی گەورە و پەروەردگار لێمان ڕازی بێت شریعەتەکەی جێبەجێ بکەین ئاخوناڵەکە بۆ ئێمەیە ئێمە لە ڕۆژی قیامەتی لێمانە پێچێرێتەوە ئەدی مادەم چاوت هەبوو عەقڵت هەبوو عیلمت هەبوو خوێندەواریت هەبوو ئەدی باشە بۆ ئەو مۆزوعان لێ نەکۆڵێتەوە کە شتەکان زۆر بەزەقی پێوە دیار بوون و درکت پێ نەکردو ئەگەر درکت پێ کردووە بۆ ڕات نەگەیاندووە بەڕاستی زۆر عەیبە زۆر حەیفە بەحساب بچینە قوتابخانە خوێندەواریشمان نەبێت زۆر عەیبە جیرفان دۆلارمان تێدا بێت تەزویر بێ هەستمان پێ نەکرد بێت زۆر لەوە حەیفتر ئەوەیە پێگەیەکی ئاینی تەبێت بڵێ دراوی دیجیتاڵی حەڵاڵە دراوی دیجیتاڵی بۆ چونکە تو هێشتا درکمان بە دراوە کاغەزێکە نەکرد کە لەکوێوە هاتووە بڵێن ئەمە مرۆڤایەتی پێشکەوت لە سەردەمی کانزاکانەوە بۆ سەردەمی زێڕ لە زێڕەوە چکە دراو چەند قۆناغێکی بڕیوە پێشتر کانزا بوو دوایە بوون بە زێڕ و زیو دوایە بوون بە کاغەز دوایەکە کرا بە کارت دوایەکە کرا ئێستاکە وردە ئەوێنێ بە دیجیتاڵی بکەن ئەمە ئاخر قۆناغی بە کۆلایەتیکردنی مرۆڤەکانە هێشتا درکمان بەوە نەکردووە کە ئەم دراوەی جیرفانمان جارە تەزویرە ئەبێت لەسەر ئەوە مشت و مڕ بکەین کە ئەبێ ئەم دراوە زێر لەگەڵدا بندرێت ئەگەر زێر لەگەڵ دانەدرێت هەڵاوسان دروستە بێت بڕۆ خانوبەرە چەند گران بووە وزە و کارەبا چەند گران بووە نەوت و گاز و بەزی چەند گران بووە ڕسومات ڕۆژ بە ڕۆژ گران بووە ئەم شتانە لە پێناوی لەبەرەوەی کە دراوێک لە ئارادایە کە دراوەکە کاغەزێکە زێڕی لەگەڵ دانەدراوە ئەمە نیشانەی پێشکەوتن نییە ئەمە نیشانەی ئەو پەڕی چەواشەکردنی مرۆڤەکانی ئەم سەردەمێک کە درچیان بەوە نەکردووە کە ئەسلی دراو ئەبێ کانزا بێت ئەبێ بەرجەستە بێت ئەبێت کانزایەکی بەها بێت بۆی کەس نەتوانین تەزویری بکە ئەدی باشە چۆن بڵێن دراوی دیجیتاڵی حەڵاڵە باپەرەی پێ بدەن لەبەرەوەی ئەمە نیشانەی پێشکەوتنی مرۆڤەکانە ئەمە نیشانەی ئەو پەڕی جەهالەتی مرۆڤەکانە ئەو پەڕی جەهالەتی مرۆڤ کە گەیشتە دراوی دیجیتاڵی ئەو پەڕی فەقیر حاڵی نەخوێندەواری مرۆڤەکان ڕاگەێنێت پێمان ئەڵێ مرۆڤ تەواو عەقڵی لەسەردا نەماوە ئەو بەشەی کە بیر دەکاتەوە تەواو لێ بۆتەوە دەرهاتەوە ئێکسپایر بووە بۆ چونکە نە بەرجەستەیە نە پێستی حەیوانە نە زێڕە نە زیوە نە کاغەزە هیچ نییە بۆیش یانێ مادەم مرۆڤ درچی بەوە نەکردووە کە ئەم دراوە کاغەزە خوێندەوارەکان درچا بەوە نەکردو کە ئەم دراوە کە لە جیرفانیاندا کاغەزە کەواتە ئەم جیلە مستحقی ئەوە نە کە ئەمەشیان لە جیرفاندا نەبێت چونکە شایستەی ئەم دراوە کاغەزیە نین مادەم شایستی ئەم کاغەزە نین کەواتە با بۆیان بکەین بە هەوا هەر لە هەوایەکە کە پارێکە بەتن هەر ڕەقەم و تەواو بڕایەوە هەر دەمایەکیش هەر کەسێک هەر ڕێکخراوێک هەر حیزبێک هەر وڵاتێک پابەندی ئەو یاسا و ڕێسایە نەبێت کە ئەوان دای ئەڕێژن یەکسەر تاو بانکەی قەپاتی کرد تاو هیچ چی هەیە پارەکەی لەسەر لە هەوادایە هەوایەکە لە بەردەستیەواندا ڕقەمە لە نێو ئەنتەرنێتدا نێو سەتەلایتەکانی ئەوان کە خاوەنیتی کە سەتەلایت نەما تەواو
ئەتەرنێتت نەمە لە وڵاتەکەێتەوە ئەبێ پابەندی ئەو دینەی ئەوان بی کە ئەوان دایان ڕێشتۆ بۆ مرۆڤەکان بۆ تێکدانی خێزانەکان کەواتە توش لەسەر مینبەریان خۆ لە نێو تەلەڤیزیۆنە بە قات و ڕێبات دەگەوە کە ئەنەما تۆ با بڵێن کەسێکی گەورەیت و گۆڕانکاریێکی لە نێو کۆمەلگادا تۆڵی دراوی دیجیتاڵی نیشانەی پێشکەوتی مرۆڤەکان لە کاتێکە ئەو پەڕی فەقیر حاڵی مرۆڤەکانیشە کێشەکە لەودایە نەخوێندەواری لێم نەخوێندەواری جیلی ئەمڕۆ لەوێ دەست پێکات بەوەی کە دراوی دیجیتاڵی بینیە نێو وڵاتەکەی خۆتە و خزم کە سوکاری خۆشت توش بکەی واش بزانی ئەمە نیشانەی پێشکەوتنی مرۆڤەکانە بۆیشە هێنری فۆرد لە ساڵی چلەکانە چلەکانە 44 بوو کە بابن دۆلار لە پەیمانای برێتون ووت دۆلار بە جیهانی کرا کە گوایە زێر لەگەڵ دانراوە کە باسم کردە دووبارەی ناکەمەوە وتی شتێکی باشە بۆی کە مرۆڤەکان درێک بەوە ناکەن کە چ دراوێکی کاغەزیمان هێناوەتە ئاراوە ئەجینە لە بەیانی زووتر نییە ڕائەپەرندژی ئەم دراوە کاغەزیە ئەو لە سای چلەکانە کاتە 2026 شتێکی باشە کە ئەو جارە مامۆستایانی ئاینی و خوێندکارەکان نێوزانکۆیەکان و مامۆستایان و نەخوێندەواران و ئیشکارەکان و بێئیشەکان هەمویان لەسەرەوە کۆکن بەوەی کە ئەم دراوەی لە جیرفانماندا کە هێنری فۆرد وتی درچان بەوە نەکردووە کە ئەو جارە نەوەی هێنری فۆرد ئەلێ شتێکی باشە مادام باوکم ئەمە یاسایی دانا فێڵی لێکردن لە جیهان کەواتە من ئەبێ لە باوکم باشتر بم لە ئەو جیلەی کە لە بەردەستی مندا زۆر فەقیر حاڵتن لەو جیلەی کە لە سەردەمی باوکم دابچووکە ئەو کاتە دیندارەکان هەر نەپابەند بوون بە دینەکانەوە بۆی کە ئەبێ دراو ئەبێ کانزایەکی بەها بێ بەڵام ئەوەی ئێستاکە دری بۆ ناکاتن بۆیشە دراوی دیجیتاڵی ئێستاکە عادی ئەو کەسان کە پێگەیەکی ئاینیان هەیە بەداخەوە بەڕاستی زۆر ئەمە کێشەکە لەوەدایە وا بزانین خوێندەواری نەخوێندەواریش بین وا بزانین گوێچکەمان هەیە بەڵام کەڕ بین وا بزانین چاومان هەیە بەڵام کوێر بین وا بزانین عەقڵمان هەیە بەڵام بیری پێ نەکەینەوە وەئولایکە هومول غافلون بەڕاستی ئەمە کێشەکەی بەڕێزەکانم کە ئەمڕۆ بۆ دەرسن تایبەت کرد بەوەی کە بەڕاستی بۆیشە خەڵکی ئێمە زۆر لەو مەوزوعانە بێ ئاگانە بۆیشە دەستت ناکەوێ دوو کەست دەست ناکەوێت لێ کۆمەڵگایەکە کە لەو مەوزوعانە ورد ببنەوە کە ڕۆژانە لە دەوروبەری خۆماندا ئەگوزارێت و ئەشی بینین بڵام درکمان پێ نەکردووە خەوەڵە عیبەکە لەوێن دەردایە بۆیە ئەم دەرسم تایبەت کرد بەوەی کە ئێمە بزانین لە کوێی ململانەکان داینە و یەکەم هەنگاوی گۆڕانکاریەکانەوە لە کوێ دەست پێکات بۆی کە ئێمە ئینجا بیر لە چارەسەر بکەینەوە کە چارەسەریش بێگومان چارەسەر لای من نییە چارەسەر لای پەروەردگارە ئەلا لەه خەڵق والئەمر خوای گەورە هەموو مەخلوقاتەکانی دروست کردووە هەموو شتەکانی دروست کردووە و یاساش تایبەتە بە ئەو بە من نە کەواتە گەڕانەوە بۆ لای یاسای پەروەردگار چارەسەری هەموو کێشەکانی تاک خێزان وڵات و جیهان و هەموو مرۆڤایەتی بەگشتی ئەکات ئەگەر نەگەڕین لای ئەو خۆمان و خێزانمان و منداڵمان و حکوومەتمان و مرۆڤایەتی هەر هەمووی لە خەتەردا هەروەک ئێستاکە ئەیبینی کەواتە چارەسەر لای پەروەردگارە نەک لە لای من چونکە ئەگەر وا بێت کەواتە نەعوذ بالله شرکمان ئەنجام داوە بۆ پەروەردگار والعیاذ بالله بۆ ئینشاڵڵا بە کاتەکە زۆر نەگرین 50 دقەیەکە لەسەر خەتین هیوادارم سودم پێگەیان دەبێتن تا بەشێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم و سوپاسی لایک و کۆمنتەکانتان ئەەکەم تا ناڵێم تا هەفتەیەکی تر چونکە بەڕاستی 2 هەفتە و کاتم نەبوو و هەندێک هاتە پێشێکە نەمتوانم بێمە خزمەتتان بۆیە گفتی ئەوتان پێنادەم هەفتەیەکی تر بەڵام لە کاتێکەکە من کاتم هەبوو دێمە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستە دووبارە سپاسی لایک و کۆمنتەکانتان ئەەکەم تا ڕۆژێشتر بە خودای گەورەتان ئەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه